بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. زۆرن ئەو کارەساتانەی کە بەسەر میلەتی کورد داهاتون و بە کارەساتی لەیاد نەکرا و لەبیر نەکرا و هەژمار دەکرێن. یەکێک لەو کارەساتانە کە لە ئێستادا یادیتی کارەساتی بەناو ئەنفالە کە ڕژێمی پێشووی بەعەز بەسەر بەشێکی زۆر لەو میلەتەی هێنا. لە ئێستادا پرسیاری هەرە گرنگ ئەوەیە دوای چەندین ساڵ بەسەر ئەو کارەساتەدا بۆچی تا ئێستا ئێمە هەر بەردەوام قسە و باز لەسەر زیان لێکەوتوانی ئەو کارەساتە دەکەین کە قەرەبوو نەکراونەتەوە، چ لەلایەن حکوومەتی ناوەندی، چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگیان پێنەدراوە. من ئەو بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز پارێزەر زانا ڕۆستایی، ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پێشووتر لە هەمانی کوردستان. مامۆستا زۆر بەخێربەی، خۆشحاڵم کە میوانی منی لە پایتەختەوە. زۆر سپاس، ئێمەش خۆشحاڵین بۆ پرسێکی گرنگ و هەستیار میوانی ئێوە بین. بەڵێ، با من لە سەرەتا بە پرسیارێکی ڕەنگە دووبارە و کلاسیک بێت لەو یادە دەست پێ بکەم. بۆچی ئەو کارەساتە لەلایەن حکوومەتی ناوەندی بەرامبەر بە گەلی کورد وە کارەساتێنین دیکە کراوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، بێگومان لە سەرەتادا دەموێ ڕێز و تەقدیر بنوێنم بۆ هەموو ئەو شەهید و قوربانیانەی کە لە کارەساتی ئەنفال بەبێ تاوانی لە نێو بران بە جینۆساید کران، قەڕکران، قەتڵ و عام کران و لە خوای گەورە دەپاڕێمەوە کە جێ و پلۆپاییان بەرز بێ لە بەهەشتی بەرین، چکامانە بێ تاوان بوون. بێگومان ئەم کردارە دڕندانەیە یەکێک بوو لەو کردارانەیە کە ڕژێمی پێشووی عێراق ئەنجامی دا و تێدا لەسەر ئاستی مرۆڤایەتی، لەسەر ئاستی نێودەوڵەتی یەکێک بوو بە بێشێ لە کردەوە کۆبەڵکوژە گەورەکان ئەنجامەدرێکە، نەک لە بەرامبەر گەلێکی تر و وڵاتێکی تر ئەنجام درابێ، بەڵکو بەرامبەر بە سەرۆکێک بەرامبەر بە گەلەکەی خۆی ئەنجامی ئەدا کە کورد بتەوێنێتێ بەشێک بوو لە دەوڵەتی عێراقی لە بەرچی ئەمەی ئەنجامدا. ئەمە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو پاشخانە، ئەو توڕاسەی کە سەرکردەکانی ئەو وڵاتانی ئەو ناوچانە لەسەری پەروەردە بوونە، دیکتاتۆریەت و خۆ بە زۆرزانین و نەتەوەکانی تر بە ژێردەستە و بە کەمزانین. نەتەوەی کورد کە بە شێوێک لە شێوەکان ژێردەستەی چەند دەوڵەتێکە لەو ناوچەیە، لەوانە دەوڵەتی عێراق بەردەوام بە چاوێکی کەمتر سەیری کراوە و هەر کاتێک کە کێشێکی سیاسیش یان مافەنەتەوەیەکانی ئەو میلەتەش هاتۆتە پێشێ و هێ چەند هێزێکی سیاسی ویستیانە بەرگری لە مافەکانی ئەو میلەتە بکەن و داواکاریەکیان هەبێت، ئەوان بە چاوێکی تر سەیریان کردووە بە شێوەیەک خوێن و سەر و ماڵی ئەو نەتەوەیان حەڵال کردو بخۆ. ئەگەر هەمان مامەڵیان لەگەر عرب کرد باەکە بخۆیان عرب بن، من نامەوێت مەسەلەی عرب و کورد بزۆڵێ لەم چکات، من باوەڕم بە مرۆڤایەتی هەیە نەک بە عنسوریەتی نەتەوایەتی، بەڵام مامەڵیان لەگەر عرب ڕەنگە سوکتر بێت لە مامەڵیان لەگەر کورد. ئەم پاشخانە فکریە، ئەم پاشخانە کەلتوریە کە سەرکردەکانی ئەو ناوچانە هەیتیان بەتایبەتی سەرکردەکانی عێراق لە ڕژێم پێشوو وای لێکردن کە هەر زوڵانەوێکی بەرگری خوازانەی گەلێک داوای مافەکانی خۆی بکاتن بە هەڕەشە لەسەر خۆی لە قەڵەمدا و ماف بداتە خۆی کە ئەوانە قڕ بکات. باش، بەکارهێنانی ناوی پیرۆزی سوورەتێکی قورئانی پیرۆزیش هەر بۆ ڕەوایەتیدان بوو بەم چالاکیە بۆی سەربازەکانی و سەرکردەکانی وا حاڵی بکە کە ئەمانە ڕەوایە هەرچی لەگەڵیان بکرێت. باش، بێگومان هەر کارەساتێک بەرامبەر هەر نەتەوەیەک دەکرێت دواتر بە کات بەسەرچوونی بابەتەکە لە ڕووی یاساییەوە کاری لەسەر دەکرێت. با ئێمە بین لە ڕووی ڕیزبەندیەوە ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە دوای ئەوەی کە ئێمە لەو ناوچەیە خۆ بە ڕێوەبەریمان هەوە بووە، چۆن کاری لەسەرکەرەوە؟ من پرسیارەکە بۆ لەو مەبەستە دەکەم جەنابتان ئەندامی خولێکی پەرلەمانی کوردستان بوون، چۆن لە ڕووی یاساییە و کاری لەسەرکرا لە هەرێمی کوردستان؟ جارێک لە ڕووی سیاسیەوە با بڵێن ئەم ناوچانە لە بەرچی تووشی ئەنفال بوون، لەبەر ئەم ناوچانە شوێنی حەوانەوەی پێشمەرگە بوون. پێشمەرگەی چێ؟ پێشمەرگەی ئەو لایەنە سیاسیانەی کە تا دوێنێ لەسەر زگوی ئەو میلەتە شۆڕشیان ئەنجامدا دوای بوونە سەرکردە و فەرمانڕەوا لەم وڵاتە. کەواتە هەر ئەم سەرکردانە، هەر ئەم حیزبە سیاسیانەی کە بەهۆی وان و بە بیانوی ئەوانەوە میلەتێک ئەنفال کرا کە هاتنە حکومە دەسەڵات، ئەرچی سەرەکی هی ئەوانە نەکی
حکومەتی عێراق و حکومەتەکانی تر کە هەرچی لە دەستیان بێ بۆ کە سوکاری ئەنفالەکان بیکەن بۆ ناوچەکانی ئەنفال بکرێن. سکەمەکە باسی ئەنفال دەکەین، ئەنفال بەتێکێت تەنها کۆمەڵێک مرۆڤ بێسەر و شوێن کرابن کە ئەوە لە هەمین گەورەترە، بەڵکو باسی خاکیشە، باسی چەند ناوچەیەکی جوگرافیە کە وێران کراوە، باسی ژینگەشە، باسی زۆر شتە. کەواتە ئەم حکومەتی ئێمە کە حکومەتی هەرێمی کوردستان دامەزرا ئەرچی سەرەکی و یەکەم یەک لە ئەرکە هەرە گرنگەکانی ئەوە بووە ئەم برینە ساڕێژ بکات. هەرچەندە ساڕێژکردنی ئاسانی، بەڵام بەپێی ئەوەی کە لە توانایدا هەبێتن. ئەوەی کە کرا لە هەرێمی کوردستان دەرکردنی چەند یاسایەک بوو، یاسای وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکان و هەروە یاسای مافی شەهیدان و ئەنفالکراوان کە تێیدا قوربانیانی ئەنفال بە وەکو شەهید لە قەڵەمدران و مافەکانیان تۆمارکرا لە ئەم یاسایە و بە پێی توانەکانی هەرێمی کوردستان مامەڵەکانیان بۆ ڕایکرا. هەر ئەوەندە حکوومەت هەرێم کردی، بەڵام حکوومەت هەرێم کارێکی زۆر گەورەی نەکرد لەسەر ئاستی عێراقی و لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئەوش ئەرچی حکوومەت هەرێمی کوردستان بوو کار بکا بۆی ئەم کەیسە بگاتە ئاستێکی نێودەوڵەتی گەورە و لەسەر ئاستی عێراقیش کار لەسەر بکرێت. دەبایە چی بکە حکوومەتی هەرێم؟ بۆ منە ڕەنگە ئێستا پرسیار پێی ئەوانەی کە لە دەسەڵاتن لە هەرێمی کوردستان باز لەو بکەن کە ئێمە فەرمەوە وەزارەتێکمان داناوە بە ناوی وەزارەتی شەهید و ئەنفالکراوان وە کار بۆ ئەو چینە دەکەین کە زیانمەند بوون لەو بابەتە. ڕاستە، بەڵام کارەکە ئەوەندەی کە لە ڕاگەاندن باز دەکرێەوەندەی کە خیتاباتە کەمتر وایە کە پرۆژە بێ کە بەرنامەی کار بێ. بۆ نمونە هەرێمی کوردستان لە دوای ڕوخانی ڕژێمە لە 2003 کە بەشدارێکی سەرەکی پێکەنانی دەوڵەتی عێراقی بووە و سەرۆکی کۆمەڵ بەردەوام لە لای کورد بووە و بەردەوام کورد بەشێکی بەتوانای هەبوو لە ناو حکوومەتی ناوەندی و لە نێو ئەنجومەنی نوێنەران و پەرلەمانی عێراقیدا لە هەموو گەڕەکانی گفتوگۆکردی پێکەنانی حکوومەتەکانی عێراقی ئەو کابینانی کە لە عێراق بەرەو سوودان نەمزانیوە من لێچێ لە بڕگەکان یەکێ لە داواکاریەکان ئەوە بێت قەرەبووکردنەوەی ناوچەکانی ئەنفال و قوربانیانی ئەنفال بێ. یعنی ئەوەندەی گفتوگۆکان لەسەر ئەوە بووە کە چ پۆستێکمان بەرەکەوێ و پێگەمان چ دەبێ وەکو حیزبەکانە ئەم دەوڵەتە گفتوگۆ لەسەر ئەوە نەبووە کە چ بکرێ بۆ قڕکراو، چ بکرێ بۆ ناوچەکانی ئەنفال، چ بکرێ بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانیان. ئەمانە نەکراونە لە مەرجەکانی بەشدار بوون، داوا نەکراوە لە حکوومەتی عێراقی کە ئەو بێتە بەشێک لە بەرنامەکاری حکوومەتی عێراقی ئیلتیزامێک لە سەخۆی دروستکە بۆ داوای لێبوردنێک لە میلەتە بۆ ئەوەی مانگانە لە موازنە زەبەلاحەکەی حکوومەتی عێراقی کە لە تا 2014 موازنەی زەبەلاح لە بەدەست حکوومەتی عێراقی بووە، مانگانە ئەگای 1% ئەم موازنەیە تەرخەنکرابایە بۆ ناوچەکانی ئەنفالکراو بێگومان بژانەوێکی زۆر زۆر گەورەی بەخۆ ئەدیت تا ئەندازەیەک لە ڕووی معنەویەوە قەرەبوویەک دەبوو بۆ کەسوکار و ئەو ناوچانە. باشە، لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوەی کە ینی دەبینین کارێکی لەو جۆرە نەکراوە کە کەیسەکە بە نێودەوڵەتی بکرێ. بۆ نەکەیسی دیکەی زۆر میلەتی دیکە هەیە کە ڕەنگە بە بەرچاو بەو ئەنفالە بەو شێوێژ نەبوو، بەڵام ئێستا دەنگدانەوەی جیهانی هەیە و زیان لێکەوتوانی قەرەبوو کراونەتەوە. بۆ نەمانتوانی وا بکەین کە کەیسەکە بە نێودەوڵەتی بکەین. کەیسی ئەنفال هیچی کەمتر نیە لە هۆلۆکۆستی زولەکەکان، هیچی کەمتر نیە لە قەتڵ عامکردنی ئەرمەنەکان کە ئەمانە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی و پەرلەمانەکانی وڵاتان وەکای لەسەر دەکرێت. لە ڕاستیدا کۆمەڵێک ڕێکخراوە کۆمەڵێک کەسایەتی کاریان لەسەرەوە کردووە کە مەسەلەی ئەنفالیش بە جینۆساید بناساندرێت و کۆمەڵێک پەرلەمانتاری کورد لە پەرلەمانەکانی وڵاتە ئەوروپیەکان کاریان لەسەر ئەم بابەتە کردووە و هەندێک لیژنەی پەرلەمانی لە سوێد و لە وڵاتەکانی تر هەوڵیان داوە مەسەلەی ئەنفال بە جینۆساید بناسێنن. ئەمەش تەبەن ئاسانکاریەک کرا لە عێراقەوە دوای ئەوەی کە دادگای تاوانی باڵای عێراقی کەیسی ئەنفالی وەرگرت و سزای بەسەر هەندێک لە بکەرەکانی ئەنفال داهێنا. یەکی لە بڕیارەکانشی دادگای تاوانی عێراقیەوە بوو کە ئەنفال جینۆسایدە. کەواتە ئەمە خۆی لە خۆیدا ئەم حکومێکی دادگایەکی عێراقیە دەتواندرێت ئەم حکومە باش سوودی لێوەربژێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی یاساکانی نێوخۆ، چونکە تەنها بڕیاردان و اعترافکردنی محکمەیەکی باڵای عێراقی بۆی کە ئەنفال جینۆسایدە کۆمەڵێک لێکەوتە و مافی یاسای لێ دروست دەبێت، بەڵام ئەوانە دەبێت ئیشی بۆ بکرێت بە دۆداسوودی بۆ بکرێت.
کەواتە دروستە بڵێم هەنگاوی یەکەم کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و دەسەڵاتدانێتی نەنراوە ڕەنگە هەنگاویان نابێت بەڵام هەنگاوەکان لە ئاستی مەرگەساتە گەورەکە نییە لەسەر لەگەل لە ئاستی چاوەڕوانی کە سوکاری ئەنفال نییە و لەسەر لە ئاستی ئەو وێرانکاریە نییە کە بەسەر ناوچەکانی ئەنفال و بێبەشی مەحرومی لە خەدەمات نییە یعنی ئەم هەوڵەکان هەوڵی بچووکن هەوڵەکان لە قەدر ئەو هەوڵانە نییە کە بۆ بەرژەوەندی حیزبەکان دراوە لە قەدر ئەو هەوڵانە نییە کە بۆ مەنسەبەکان دراوە کەیسێکی وها گەورە دەتواندرا زۆر ببێتە پاڵپشتێکی گەورە بۆ تەنانەت مافی چارەنووسی میلەتێک ئێمە لەبەرچی داوای مافی چارەنووس دەکەین لەبەرەوەی مەترسی قڕبوونمان لەسەر بەردەوامی بە بەڵگەی ئەوەی لە ڕابردوودا ئەو هامان بەسەرهێنراوە ئەنفال کراوین چیمیاباران کراوین و هەتا ئێستاش ئێمە مەترسی و هەڕەشەمان لەسەرە ئەم دۆسێ ئەگەر باش بزوڵێنرا بەسەر ئاستی نێودەوڵەتی دەبێت یەکێ لە بەڵگەکانی مافی سەربەخۆیی بۆ هەرێمی کوردستان باشە کەواتە ئەوەی باس کردمە ئێمە پێشووتریش لە ساڵیادی ئەم مەرگەساتە بۆ نمونە لە ساڵانی پێشتوو لیستێک بڵاوکرایەوە لەلایەن حکوومەتی ناوەندی کە ئەوانە بەشێکن لەو بکارانەی کە بەناو ئەنفال ئەنجامیان داوە و بێگومان لەو لیستەدا کۆمەڵی کەسایەتی کوردی تێدا بوو بەڵام وەک باز دەکرێت وەک ڕوون و ئاشکرایە بەشێکی زۆری ئەوانە ئێستاش ئازادن و زۆر جار باز لەوە دەکرێت کە سوکاری ئەنفال هەیە موچەکەی زۆر کەمترە لەوەی کە بیکەری ئەنفالە ڕاست تاوان دادگای تاوانی باڵای عراقی دوای ئەوەی کە کەیسەکەی وەرگێت و شایدەکان چوونە بەردەم دادگا کۆمەڵێک ناو باسکرا و بەڵگەنامەکانیش پێشکەشکران کە ئەو ناوانە دەستیان هەبووە لە ئەنفال و بە دوکیۆمنت سەلمێنرا بۆیە دادگای باڵای تاوانەکان عراقی فەرمانی گرتنی بۆ دەرکردن ئەمانە تاوانبارن بەڵام تۆمەتبارن دەوێت بستن بەردەم دادگا بی سەرمێنن کە ئەوان تاوانبار نین زارێ ئێمە بە تۆمەتباریان دادڵین هەتا دادگا یەکلای دەکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسەت باڵەدەستەکان هەرێمی کوردستان بە بیانووی ئەوەی کە لە ڕاپەڕینی بەهاری 1991 لێبوردێکی گشتیان دەرکردبوو بۆ ئەوانە لە ڕووی قانونیەوە ناکرێت جارێکی دیکە سزا بدرێنەوە لەسەر شتێک کە لێبوردنیان بۆ دەرکراوە ئەمە تا ئەندازێک معقولێتی تێدایە بەڵام لێبوردن لەوانە مانای ئەوە نییە تۆ پاش ئەوە بێ پلە و پای امتیازاتیان پێ بدەیت ئەمانە تاوانیان کردووە لێت بورینن بەس بە هیچ شێوێک کە سوکاری ئەنفال لە حکوومەتی هەرێم و لە بەرپرسانی حکوومەتی هەرێم نابورن کاتێ دەبێنن ئەوانە پۆست و پلەی سەربازی باڵایان هەیە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان کاتێ دەچێتە دایرەی فەرمانگەی خانشینی و دەوێت موچەکەی خۆی بگرێت چاوی پێ دەکەوێت کە سوکارێکی ئەو بکەری ئەنفالە لەوێ موچەکەی چەند قاتی ئەوە ئەمانە کارەساتە گەورەکە لەوەدا یعنی غەڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە عەفوەکە نییە قەیناکە لێبوردین بەرامبەریان دەرکرد بەڵام نەدەبووە دوایە بەشیان بدە لە پلە و پۆست و امتیازات دەبە ئەوانە لەگەر عەفوەکە بڕیاریشیان بۆ دەرکرا بە ئەوانە تەنها مافی ژیانیان هەیە لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک مافی ئەویان هیچ وەزیفەیەکی گشتی وەربگرن و هیچ پلە و پۆستێکی مەدەنی و سەربازیش وەربگرن لە وڵاتانی دنیا ئاوایە بەڵام لێرە بە شێوە مامەڵیان لەگەر نەکراوە لەلایەکی تر یەک لە بیانوەکانی حیزبە سیاسەکان ئەوە بوو کە ئەگەر ئەوانە دەستگیر بکرێن وەکو بڵێ تاوانی ئەنفال بەشەشی زۆی دەکەوێتە سەر میلەتی کورد خۆی بڵێ خۆتان بەدەستی خۆتان بکەرەکان لە خۆتان بوونە ئەمە دەمانوێت وەکولانە سیاسەکان و وەکو پەرلەمانتارەکان دەمانویست ئەم تاوانە لەسەر میلەتی کورد لابین ئەمانە فەرمانیان پێکراوە ئەوان هیچ نەبوون بەس ئەوانەی فەرمانیان دەرکردو ئەوان گرنگن باشە دارە دەستی ڕژێمی عێراق ئەوان زیاتر بەرپرسیارەتیان دەکەوێتە ئەستۆ مامۆستا ئەو ناوچانەی کە زۆرترین ئەو کارەساتی بەسەرداهێنراوە ئەگەر بێت و سەیری بکەین ئەو ناوچانە کەمترین بایەخیان لە ڕووی خزمەتگوزاریەوە پێدراوە ئەوە لایەنە معنەویەکە زانیمان کە قەرەبوو نەکراینەوە بەڵام لەلایەنی مادیش بە هەمان شێوە بۆ نمونە لە ساڵەکەدا لە یەک ڕۆژ ئەم ناوچانە لە یادی بەرپرسەکانن ئەوانش لە ڕیزی پێشەوەدا دەنیشن کە سوکار و ئەوانەی کە زیان لێکەوتووی ئەو بەناو ئەنفالن هەر ڕێزی پێشەوەشیان بەرناکەوێت دیسان بەبەریان ناکەوێت کە قسە لەگەڵ بەرپرسەکانیش بکەن یعنی کەواتە دەتوانین بن لە هەردوو ڕووەوە کەم تەرخەمی هەبوو بەرامبەر کە سوکاری ئەنفال یادی ئەنفال ئێستا وای لە هاتووە بۆ تۆ سەر لە نوێ واڵاکردنەوەی برینەکان هەموو ساڵێک ئەو قوربانیانە برینەکان لێ نوێ ئەبێتەوە بەبێ ئەوەی هیچ بەرەو پێشچوونەکە بێتن لە دۆزەکەیان
بەبێ ئەوەی هەز بکەن مافەکانیان بۆ گەڕاوەتەوە بەبێ هەز بکەن ئێسک و پروسکی کە سوکارەکانیان دۆزدا بێتەوە بێەوەی هەز بکەن ناوچەکانیان ئاودان کرابێتەوە هەموو ساڵی برینەکەیان بۆ نوێ دەکەینەوە خۆ یادی ئەنفال شتێکی جوانە پێویستە لە پرۆگرامەکانی پەروەردە نەوەکانمان لە بیریان نەچێت کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ئەو هەمان بەسەر هاتووە ئەو قەینە هەموو میلەتێک پێویستی بەوە هەیە وەکو پاشخانی معریفی خۆی وەکو مێژووی خۆی تۆماری بکات بەڵام کە ئێمە ئەو یادە دەکەینەوە مەفروضە لەگەر هەر یادکردنەوەیەک هەنگاوێک ئەم پرۆسێ چوو بێتە پێش هەنگاوێک بەدەستێنانی مافەکانی کە سوکاری ئەنفال و ناوچەکانیان بەدەست هات هەموو جارێ بەرپرسەکان کە دەستنە ئەم یادانە با بچن بەڵام لەوێڕا مژدەیەک بدەن ئەم خەڵکە کە چ کراوە و چ شتێک حازرە بۆ داهات و کاری لەسەر بکرێ ئەمە کەمتر چاوی پێ دەکەوترێ بەداخەوە لەو یادبوونانە ئەوەی دەکەوێتە سەر حکوومەتی ناوەندی ئێوە لە خولی پێشووتری پەرلەمانی عێراق بەشدار بوون چی لەسەر بوو کە ئەنجامدا لە ڕووی یاساییەوە توانیتان وەکو نوێنەرانی کورد چی بکە بەڵێ تاوان خولی سێمی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە دژوارترین بارودۆخ خولەکەی تەواو کرد لەبەرەوەی خولی قەیران بوو لە نێوان هەرێم و بەغدا ڕاستیدا لە 2014 تا ناوڕاستی 2010 کە خولی ئەنجومەی نوێنەرانی عێراقی تێدا بوو خولی قەیران و ئەزمەکانی نێوان هەرێم و بەغدا بوو کە لە بارودۆخی قەیراناویدا ناتوانێت ئەتۆ بابەتەکان بەرەو پێش بێ ئەتۆ هەر فریای ئەوە دەکەوی کێشەکان چارەسەرکەی و کێشەیەک چارەسەر نەدەکرات کێشەیەک کەشی دەخرایە سەر لێرە باسیەوە ناکەین کێشەکان چیە و هۆکارەکە چی بووە بۆیە بەڕاستی ئەمە لە خولی سێ نەمانتوانی کارێکی ئەوتۆ بکەین ئەمە هەر ئەوان دەمتوانین من بەش بە حالی خۆم بە دووەدا سونم کرد بۆ یاسای ژمارە 16 2010 یاسای قەرەبووکردنەوەی ممتەلەکاتی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی ڕابردوو ئەمە دەمانتوانین لە میانە ئەم یاسایەدا جێکی بکەینەوە بۆ وەرگرتنەوەی قەرەبوو بۆ کە سوکاری ئەنفالەکان نەکەر ئەنفالەکان بەڵکو گوندە ڕاگواستراوەکانیشمان لە ناوچە سنووریەکان کە بەدەستی ڕژێم زەر و زیان بە ممتەلەکاتیان کەوت خانوویان لێ ڕوخێندرا باخچیان لێ سوتێندرا زیانی مادی زۆریان پێکەوت بەداخەوە کاتی بە دووەدا سوورم بۆی کرد لە کاتێکدا کە وەکیلی وەزیری دارایی کورد بوو ئەو لیژنە باڵایە کە لەسەر ئاستی وەزارەتی مالیە دانرا بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە ئەبێ نوێنەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدا بێ بەڵام تا ئەو ساتە وەختەش نوێنەرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دانەندرا بوو هۆکار منیش پرسیاری ئەوم کرد لەو بەڕێزانێکە لەوێ بوون باشە ئێوە لەو وەزارەتە بوون هەندە ساڵەیە و ئەم یاسایە خەڵکی تر لەکانی تری باشووری عێراق و ناوەڕاست هەوڵیاندا باشترین سوودی لێ وەربگرن باشە تۆ نوێنەری کوردی لەم شوێنە لەبەرچی نوێنەری حکوومەتی هەرێم لەم لیژنە باڵایە نییە بۆ لیژنە فەرعیەکان لە پارێزگەکانی هەرێمی کوردستان نین بۆ خەڵکی هەرێمی کوردستانتان ئاگادار نەکردوێتەوە کاکە لیژنەیەکی وا هەیە بڕۆن سکاڵەکانی خۆتان تۆمارکەن با مافەکانی خۆتان وەربگرن یعنی ئەم یاسایە ڕاستە بۆ ئەنفادانە دراوە بەڵام یاسایەکی گشتیە بۆ هەموو ئەو کەسانی کە زیانی مادیان پێکەوتورتر ئەوەی کە لە ناوەڕاست و خواروی عێراقا چۆن سوودمەند دەبوو لەو یاسایە ئەوان سوودمەند بوون هەر کەس لەوانە سوو لە شوێنی خۆی بەڵگەنامەی کۆ کردەوە کە چ زیانێکی مادی پێکەوتووە بەدەستی ڕژێم بە هۆکارێکی سیاسیان بە هۆکارێکی تایفی بەڵگەنامەکانی خۆی پێشکەشی لیژنە فەرعیەکان کە لە پارێزگاکانی خۆیان ئەوانش بە دادوەرێک بەرپرسی لیژنە فەرعیەکانە زیانەکان خەمڵێندران و بڕیاری قەرەبوویان بۆ دەرکرا و قەرەبووەکانیش وەردەجێ بە بەردەوامی بەڵام تا ئێستاش لەگەردابی ئەم لیژنەیە لە هەرێمی کوردستان کارە نەکراوە ئێستا بڕۆ لەگەر پارێزگاری هەولێر قسە بکە برێ کا ئەم لیژنەیە کە پەیوەستە بە یاسای ژمارە 16 2010 لیژنەیەک نییە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و دوای ئەوە یاسایەکی تر هەبوو یاسای ژمارە 20 ساڵێک پێشتر دەرچوو 2009 یاسای قەرەبووکردنەوەی قوربانیانی کردەوە جەنجەکان و تیرۆر و هەڵە سەربازیەکان ئەمەش یاساکی زۆر گرم بۆ شەهیدەکان بۆ بێسەر و شوێنەکان بۆ بریندارەکان ئێمە هەم شەهیدیشمان هەیە لە ئەنفال هەم بێسەر و شوێنیشمان هەیە و برینداریشمان هەیە چی میابارن بۆ نمونە لە هەر سێ حاڵەت ئەتوانرا لە ڕێ ئەم یاسایە قەرەبووەکان وەربژێتەوە بەڵام لە ڕاستیدا بوونی وەزارەتی شەهید و ئەنفال لە هەرێمی کوردستان یەکێک لەو بربەستانە بووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەتوانن سوودمەند بن لەم یاسا ئیتیحاد لە ڕوویەوە بربەست من پێت بڵێم دەستگای شەهیدانی عێراقی کە لەوێ وەزارەت نییە بەڵکو مؤسسەیە مؤسسەت شوهەداء ئەو ئامادە بوون سەرپەرشتی کاروباری هەموو شەهیدەکانی عێراق بکەن بە هەرێمی کوردستانیش بە هەرێمی کوردستانیشەوە شەهیدانی هەموو عێراق بەیەک چاو بەیەک
ئازاد بەیەک ماف بۆ هەمومان دابین بکرێتن بەڵام هەرێمی کوردستان لەبەرەوەی دەستوری بەحساب لە ڕووی دەستوریەوە مافی یاساییەکانی خۆی جیاوازە و دەسەڵاتەکانی خۆی جیاوازە هەستا وەزارەتێکی بۆ خۆی دروست کردوەتی نەخێر ئەمە بە خۆمان ئیشەکەی دەکەین ئەوان چەندین جا بە ئێمەیان گوت وەرن ئێوە وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکانی هەرێمی کوردستان هەڵۆشێنەوە کاربارەکانی شەهید و ئەنفالکراوەکان بدەنە دەست ئێمە جوانترین خزمەتیان دەکەین هەموو مافەکانیان بۆ دابین دەکەین بۆ خۆتان وەزارەتێکتان لە ڕووی یاساییە و یاساکتان بۆ دەرکردو یاسای خۆتان هەیە هەتا بەپێی دەستوری عێراقیش هەتا یاسای هەرێمی کوردستان هەبێ یاساکانتر جێبەجێ ناکرێن کەواتە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی دروستکردنی وەزارەتێک بەناوی وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکان خۆی زیانێکی زۆر گەورەی لە قەرەبووکردنی مافی شەهید و ئەنفالکراوەکاندا ئێستا ئەنفالێکی سنووری پارێزگای سلێمانی یان هەولێر ناتوانێت مڕاجعە بکات لە بەغدا داوای مافەکانی خۆی بکات لە موەسسەی شوهەدا یەکسەر پێی دەڵێن تۆ شوێنی دانیشتن کوێیە پارێزگای هەولێرە بەپێی دەستوری عێراقی بەپێی قانونەکەی خۆتان ئێمە ناتوانین تەدەخولی کاروباری هەرێم بکەین مافی تۆ لەوەیە لە ئێمە نییە ئەو گومانی ئەوەی لێ ناکرێت کە حکوومەتی ئەوەندیش ئامادە نییە کە هەم بە داوای لێبوردن هەم قەرەبووی زیان لێکەوتوانی ئەم بکاتەوە سەبات بە داوای لێبوردن ئەوان لەم بابەتە زۆر دەترسن دەڵێن ئێمە بەرپرسنین لە هەڵەکانی ڕژێمی ڕابردوو ئێمە شۆڕژێر بووین ئێمە معارەزەی و ڕژێمە بووین ئێستا ئێمە دەسەڵاتمان وەرگرتووە ئێمە ناتوانین داوای لێبوردن بکەین لە هەڵەیە کە ئێمە نەمان کردووە و حیزبێک لێ بەرپرسیاو کە حیزب ئەسی عەرەبی اشتراکی کە لە ڕاستیدا ئەمە ڕاست نییە چونکە ئەوانە بۆنە جێنشینی ئەم سەرکردانە خۆی دەوڵەتە کار بەردەوامە دەوڵەتی عێراقی لە 1920ەوە کە دامەزراوە هەتا ئێستادا بەردەوامە ئێستا گەر لە هەر کەسێکی پرسن سەرۆکەکانی عێراق شێنە هەر لە مەلیک فەیسەڵەوە دەست پێ دەکات هەتا دەیگەیتە دکتۆر بەرهەم ساڵح کەواتە ئەمان یەک لە دوای یەک بەرپرسیاتی ئەو دەوڵەتیان وەرگرتووە و ناوی سەرۆک وەزیرەکانی شەوم بە تەسەلسول دێت کەواتە تۆ بەرپرسی لەم دەوڵەتە چۆن ئەوان بەرپرسن لە هەموو ئەو پەیمان نامانەی کە دەوڵەتی عێراقی لە سەردەمی سەدام لەگە وڵاتانی دەوروبەر بەستویانە بە مەجبورن جێبەجێکەن و چۆن ئەوان ئامادە بوون قەرەبووی کوێت و ئیسرائیل و شوێنەکانی تر بدەنەوە هەرچەندە هەڵەکان ئەوان نیان کردبوو بەڵکو ڕژێمی پێشوو کردبوویتی بە هەمان پێوەر دەوڵەتی عێراقی ئێستا دەبێت داوای لێبوردن لە هەڵەکانی ئەو ڕژێمە بکە و قەرەبووی هەڵەکانی بکاتەوە چونکە ئەوان بوونە جێنشینی ئەم سەرکردانە دەوڵەتەکە هەروەک خۆیەتی بەردەوامە کەواتە ئەوەش دروستە کەسێک نابینی لە نێوان لە بەرپرسانی بەغدا بە تایبەتی ئەوانەی کە عەرەبن هەنگاوێک بێنە پێش یان خزمەتێک بکەن لەگەڵ ئەو تێبینی کە لەسەر بەرپرسانی هەرێمی کوردستانیش هەیە ئەمە ڕاستە بەڵام خۆ ئێمە سەرۆکی کۆمارمان هەیە لە دەوڵەتی عێراقی سەرۆکی کۆمار دەتوانێت بە بەیاننامەیەک وەکو سەرۆکی کۆماری عێراق بەیاننامەیەک دەربکە لە یادی ئەنفال بڵێ من وەکو سەرۆکی کۆماری عێراق داوای لێبوردن دەکەم لە کوردستان بەهۆی ئەو تاوانەی کە لە ساڵی ئەوەندا سەرۆکی عێراق ئەنجامی دابوو ئێستا بۆ سەرۆکی کۆمار ناکە ڕاستە کووردە بەڵام مەنسەبەکەی سەرۆکی کۆمارە تەمسیلی دەوڵەتی عێراق دەکات ئەمەش دەستکردن و من ئەم پێشنیانە دەدەمە جەنابیان کە بخۆی کەسێکی تێگەیشتووە و هیوادارم لە دیدارێکی نزیکدا لەگەر بەڕێک سەرۆکی کۆمار پێشنیاری بدەمێ دەرفەتە سەرۆکەکانی پێشوونەی کردیە ئەو بیکات باشە یعنی لێرە گرنگە ئەو پرسیارە بکەین کەواتە ئێمە بۆ نمونە لە دوای 2023 بەشدارین بە جۆرێک لە جۆرەکان بەپێی حەزبی خۆمان زیاتر یان کەمتر لە حکوومەتی ناوەندی بۆچی ئەو بەرپرسیارەتێمان نەخۆستۆتەوە بەوەی کە بەشێک لە برینەکان ساڕێژکەن و خزمەتێک بە کەسوکاری ئەنفال بکەین و بە تایبەتر کە ئێمە هەندێک پۆستی زۆر گرنگ و حساسمان لە حکوومەتی ناوەندی هەبووە بەڵێ بێگومان کورد شەریکێکی سەرەکی وە لە دەوڵەتی عێراقی بەلای کەمی لە چەند کابینەیەکدا دەورێکی زۆر باڵای هەبووە هەلە سەرۆک کۆمارەوە تا نائب جێگری سەرۆکی وەزیران هەتاکە وەزیری دەرەوە وەزیری دارایی وەزیری گەورەی دەوڵەتی عێراقی لە دەستی کورد بووە و بڕیار لە دەوڵەتی عێراقی لەسەر هەندێک سەردەمان ئێستا ڕەنگە هەندێک لاواز بین بەڵام لە هەندێک کابینەی وەزاریە بڕیار لە دەوڵەتی عێراقی نەئەدرا بەبێ کورد من دەڵێم ئەو بەرپرسە بەڕێزانەمان کە لە دەوڵەتی ئیتیحادی لە عێراق کاریان کردووە بەڕاستی ئەمە زۆر لە ئەجێندایان نەبووە و لە ئەولەویەتی ئیشەکانی بووە
هەروەکو چۆن شاندەکانی پێکهێنانی حکوومەت کە نوێنەراتی هەرێمیان کردیان لە ئەجێندان نەبووە کە ئیلزامکردنی حکوومەتی نوێی عێراقی بە قەرەبووکردنەوەی ئەنفالەکان بە تەخسیسکردنی مەبلەغێک ڕەنگە باسکرابێ لا بەلاو لە ئیعلام و لە ڕاگەاندن بەس نەبووە خاڵێکی جددی لە کارنامەکانیان. ئەمن هەست بە تەقسیرەی تەواو دەکەم لە نوێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. نوێنەرەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندی ڕەنگە پەرلەمانتار ئەو دەسەڵاتی نەبێ کە ڕەنگە ماوەستە ئەوش پرسیار بێ. بۆ نمونە پرسیاریش لە نوێنەرەکانی کورد لە بەغدا بکرێ ڕوبەڕووی ئێوە بوەستنەوە بڵێن دەی ئێوە لە ڕووی یاساییەوە چیتان کرد تاوەکو بەرپرسان جێبەجێ بکەن. بەڵێ کورد لە ناوە زمانی نوێنەرانی عێراق کەمینەیە بە هیچ شێوێک ناتوانێت یاسایەک دەربکات بە تەنها بەبێت تەوافق لەگەر کورد لە پەرلەمانیەکانی تر. بەڵام بەرپرسە حکوومیەکانی ناو حکوومەتی اتحادی کە نوێنەرانی کورد بوون ئەوان دەسەڵاتی جێبەجێکردنیان لە بەندەستی بوو بڕیار لە ئەنجومەنی وەزیرانیان پێدەر دەکرێت دەتوانین کارگەری تێدا بکەن و لەگەڵ ئەوەشدا ئەگەر نسبەیەک کەم و کوردش بکەوێتە سەر نوێنەران لە ناو ئەنجومەنی بەڵام نسبەی زۆری دەکەوێتە ناو نوێنەرانی کورد لە ناو حکوومەتی اتحادی. لە خولەکانی پێشووتر هەوڵدراوە بۆ منە بەیاننامە دەرکراوە هەوڵدراوەکە بکرێتەوە بەڵام هەوڵەکان نەبوونەتە پرۆژێک. ئەو پرۆژه یاسانێکە دەرچوون چ یاسای ژمارە 20/2009 چ یاسای ژمارە 16 ساڵی 2010 نوێنەرانی کورد تێدا بەشدار بوون و کەلیمەی پێشمەرگیان خستۆتە ناو یاسای ژمارە 20 قەرەبووکردنەوەی لە خاستن لە هەمواری یەکەم قەرەبووکردنەوەی کوژرا و بریندارەکانی حەشدی شەعبی و هێزی پێشمەرگا ئەو خراتە ناو هەروە ئەوانەیە کە بەدەستی ڕژێر ناچوونە. ئەم یاسانە کە دانراون بەو نیەتە دانراون کە سوکاری ئەنفال و چیمیاباران و خەڵکی کوردستانیش بیگرێتەوە. بۆیە دەتوان بڵێم نوێنەرانی کورد لە ناو ئەنجومەنی نوێنەران کاریان کردو لەو یاسانە ئێمەش بگرێتەوە. بەڵام تەنفیز لەسەر چێە؟ لەسەر حکوومەتە. چێ ئەوانە دەباتە بواری جێبەجێکردن؟ حکوومەتی هەرێم دەبێت بە دوواداسوون بکات. دەبێت ئەو نوێنەری حکوومەتی هەرێم دەستی شام بکات لە لیژنە باڵاکەی بەغدا. دەبێت ئەو بێ لەسەر ئاستی پارێزگاکان لیژنە فەرعیەکان دروست بکات. ئەمە ئەرچی حکوومەتەکە نەیکردووە. باشە ماوەسەد لەو ڕووداوانە بەگشتی لە جیهاندا ڕۆڵێکی کاریگەر دەبین لە نێوان لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەلایەن چەند کەسایەتێک کە ڕۆڵی باش دەجێڕن دەبینن. ئێمە ئەو ڕۆڵە ینی بەلاوازی نەبینراوە لە نێوخۆی هەرێمی کوردستان بۆی ڕێکخراوی تایبەت بەو بوارە هەبێەوە بتوانن لە دەرەوە بەهۆی پەیوەندی سیاسی یاخود بەهۆی پەیوەندی کەسی بارودۆخەکە بقۆزنەوە و کارەساتەکە بە نێو دەوڵەتی بکەن. ژمارەی ڕێکخراوی و کۆمەڵگەی مەدەنی بە ناوی پرسی ئەنفال هەنا لە کوردستان و بە زووتی سوچی خۆیان هەوڵی گرنجیاندا بەس ئەم ڕێکخراوانە پێویستیان بە پاڵپشتی حکوومەتی هەرێمە. من بەکو پرسیار من هەندێکیان کردو حکوومەتی هەرێم پشتگیرێکی زۆری ئەو ڕێکخراوانەی نەکردووە. ئەوە لەلایەک لە لایەکی تریش بوونی وەزارەتێک بەناوی وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکان لە ناو حکوومەتی هەرێم ڕێگر بووە لەوەی کە دۆنەرەکان متەبەڕیعەکان و کۆمپانیاکان و هەندێک ئەو وڵاتانێک کە داعمی ئەم بابەتە دەکەن بێنە پێشەوە. بۆیە ئێستا یعنی پێشنیارێک هەیە لە ئارادا ئەمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان گەڵاڵەمان کرد دەمانێت پێشکەش پەرلەمانیشیکەین بەڕاستی مەسەلەی ئەم وەزارەتە کۆتایی پێبهێنرێت وەکو مەسەلەیەکی سەر بە حکوومەت بکرێتە مؤسسە وەکو لە عێراقەیە بکرێتە ڕێکخراوێک. ئامانجتان لەوەدا چی ماوەست؟ ئامانج ئەوەیە کە ئەوەی کە حکوومەت پێی نەکرێت بەڵام لە ڕێی ڕێکخراوەکە دەکرێت. یەکەم دەتوانرێت پشتیوانی دارایی لە وڵاتانی دنیای بۆ کۆ بکرێتەوە. دووەم دەتوانرێت حسەیەک فەرز بکرێت لەسەر ئەو کۆمپانیەکەەوە بەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستان. کۆمپانیای زەبەلاحی گەورەی دووەلی و محلی شەنە لە هەرێمی کوردستان ئەتوانی ئیلزامیان بکەیت کە سەتان نیوی قازانجەکانیان تەرخان بکەن بۆ سندوقی ئەنفال و ئاوادانکردنی ناوچە ئەنفالەکان دەکاتە مەبلەغێکی ئێجگار زەخم کە ڕەنگە حکوومەت هەرێم بەهۆی موازنەکەی خۆی قەت نەتوانێت ئەم بڕەپارەیە دابی بکە و حکوومەت ڕەنگە نەتوانێت ئیلزامی ئەو زیاتانە بکاتن. بەڵام ئەگەر لە شێوەی ڕێکخراوێک بێت لە شێوەی مؤسسەیەک بێتن ئەوە خەڵکی خێرخوازیش دەعم دەکات و دەرزانن کە کاروبارەکان پەیوەندی بە حکوومەتەوە نییە برێ پارەکە بزر دەبێت دەستە لایەکی تر بە گەندەڵی مامەڵەی لەگەر دەکرێت. لە زۆر وڵاتانی دنیا ئەم بابەتانە لە دەست حکوومەت نین بەڵکو ئەم بابەتانە حکوومەت دەسێ مؤسسەیەکی بۆ دروست دەکات و یاسایەکی بۆ دەردەکات و ئازادیان دەکات لە کارکردن هەر ژێر چاودێری دەبن. بۆیە ئەم بابەتە بەوە بەرەو پێش دەچێت کە وەکو وەزارەت نەمێنێ وەرەکەوتنێک لەگە بەغدا بکرێ کە هەموو دۆسەی شەهید و ئەنفالەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بدرێتەوە حکوومەتی ناوەندی. لەبەرچی نادرێتە ئێستا چونکە پێوەرەکانی هەندێک لە پێوەرەکان بەڕاستی جیاوازن لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان بەغدا. بەخۆ دەزانێمە لە ئەنجامی شەڕی نێوخۆی هەرێمی کوردستان
هەزاران کەس ناوی نووسراوە بە شەهید کە ڕەنگاوە لە پێوەیرەکانی دەوڵەتی عراقی بە شەهید لە قەڵەم نادرێ شەهید ئەو کەسەیە کە بەرگری لە خاک کردبێ لە وڵات کردبێ لە قەزیە میلەتەکەی خۆی کردبێ بەڵام ئەوانی دیکە ڕەنگە لە پێوەرەکانیوان دەرنەچێ یان زۆر کەس هەیە بەڕاستی بە شێوەیەکی نایاسایی جێی خۆی کردوەوە مەلەفێکیان بۆ دروست کردووە و ئەمە شەهیدە خاڵەشیتە جیاواز شەهیدەکانی هەرێم و شەهیدەکانی بەغدا لێرە شەهیدی سەرکردە و شەهیدی هاوڵاتی فەرقێکی زۆری هەیە مالعلم ڕەنگە سەرکردەکان کە کوژراون لە جەنگەکان لەگەل کوڕەفەقیرەکەی کوڕەفەقیرەکە لە پێشەوەی سەنگەرێ بووە سەرکردەکە ڕەنگە لە شوێنێکی خۆشتر و ئارامتر بێت لەگە ڕێزمان لۆ هەموو ئەو دڵۆپە خوێنانێکە لە پێناوی قەزیە میلەتەکەمان ڕژێنراون فەرقچێ لە بینی شەهیدێکی سەرکردە و شەهیدێکی هاوڵاتی مادام هەردووشان لە سەنگەرێ کوژراون بڕۆ ئێستا موسەی شەهیدا کردا 4 قات و 5 قاتی موسەی شەهیدێکی ئاساییە لە عێراق بۆ شێوازن لە عێراق یەک مەستەرێ بۆ هەمویان عدالەتەکەی زیاتر لەوێ نەرێ و موچێکی بەرزیشە یعنی کەمتری موچە لە ملیۆنێک و 200 تێدەپەڕێتن ماوەستە بارودۆخە سیاسیکە بۆ نمونە ئەو لە نێوخۆیی لە نێوخۆی هەرێمی کوردستان لە نێوان پارتە سیاسیەکان هەیە بە نمونە لە پێکەنانی حکوومەتەکان بۆ نمونە وەزارەتێکی بەناو وەزارەتی شەهید و ئەنفال گرنگێکی ئەوتۆنیە لە ئەولۆریاتی کاری ئەو حیزبانە نییە کە بەشدارن لە حکوومەت هەمووی چاوی لەوێ وەزارەتی سامانە سروشتەکان دارە پێشمەرگە نازانم چی بەڵام وەزارەتی شەهیدان ئەگەر دروست بێ بە پلە دوو بەوانە حیساب دەکرێت ئەمە ئەو پەیوەندی سیاسی لەگەر ناوەن چەندە کاریگەری لەسەر لاوازکردنی کەیسەکە هەبووە بێگومانانی پلەبەندی نێوان وەزارەتەکان بە پێی یاسا وەزارەتەکانم وەکو یەکن بەس کە دەچێنە و گفتوگۆی پێکێنانی حکوومەت دەڵێن وەزارەتە سیادیەکان چیە سیادیەکان وەزارەتی داراییە وەزارەتی نەوتە چکە پارەی تێدایە وەزارەتی پێشمەرگەیە وەزارەتی ناوخۆیە فەرمانگەی پەیوەندی نێودەوڵەتەکانە چکە سەفەری زۆر تێدایە بەڵام وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکان ئەمە دەبا وەزارەتی سیادی باە ئەمە دەبا حیزبەکان چێبرچیان لەسەر کرد باە داخچێ وەریگرێ بۆ ئەوی زۆرتری خزمەت پێشکەشی ئەو چینە بکات و مافەکانی وەربگرێتەوە نەخی وەکو جەنابەت فەرمووت ینی لە ڕووی گرنگی پێدانیشەوە وەزارەتی شەهید و ئەنفالکراوەکان ڕەنگە لە ڕێزی وەزارەتە سیادیەکان حسێب نەکراوە وەکو عورفی پێکێنانی حکوومەت باشە هەندێک کەیسی نێودەوڵەتی هەیە پشتگیری نێودەوڵەتی لەسەر دروست دەکرێت بۆچی نەتواندراوە یا نەویستراوە لەلایەن وڵاتانی زلهێزیش پشتگیری کورد بکرێ بەوەی کە کارەسەتەکە دیارە بە دیکۆمنت بە ڤیددیۆ بە وێنە بەسەر میلەتی کورد هێنراوە بۆچی ئەو پاڵپشتیە نێودەوڵەتیە بۆ کورد نییە ئەم هەوڵانە پێویستیان بە ڕێوشێنی یاسایی هەیە ئەمە بە خیتابی ئیعلامی ناکرێت لە بەیاننامەکانە و لە مؤتەمەر سەحەفیەکانە تەنها باز بکرێ و یا سەرکردەیەک دەستە وڵاتێک لەوێن دەرێ وتارێک بدە محازەرێک بدا نە ئەم وڵاتانە کار دەکەن بە شێوەیەکی موسەساتی تۆ دەبێت بێ ئەو بەڵگەنامە شتانە کۆکەیەوە دەبێت تەوسیقی تاریخی خۆت بکەیت تۆ دەبێت کۆنگرە بەستی کۆنگری گەورە بەستی لەسەر قەزیە ئەنفال لە هەموو وڵاتانی دنیا خەڵک بانکە ئێرانە لۆبی بۆ دروستکەی و پاشان پەرلەمانتارانی وڵاتان بینە سەرخەت چونکە پەرلەمانتارانی وڵاتان پەرلەمانی وڵاتان ڕۆڵێکی کاریگەری هەیە لە داڕشتنی سیاسەتی وڵاتەکانی خۆیان وەشی ئێرە نییە ئەم کارانە بە شێوەیەکی بەردامە بۆ ڕێژ نەکراوە هەندێک هەوڵ دراوە هەندێک هەوڵی دڵسۆزانە دراوە هەندێک هەوڵی فەردی دراوە هەندێک هەوڵ لە ئاستێکی نزم دراوە بەڵام نەچۆتە ئەو ئاستی پاش 30 ساڵ ئێستا 30 ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەنفال پاش 30 ساڵ و پاش زیاتر لە 25 ساڵ لە حکومڕانی خۆمان نەمانتوانی بیتن ئەم قەزیە بکەینە قەزیەکی نێودەوڵەتی و بتوانین فشارێک لە فشارش نێودەوڵەتی بێخینە سەر حکوومەتی عراقی بۆی زۆر زووتر و زندیتر بەدەم داخوازەکانی خەنشی ئەنفالەوە بێتن ئەمەمان کەم تەرخەنیە باشە پەیوەندی یاخود بەرژەوەندی وڵاتانی زلهێزیش لەگەڵ حکوومەتی ناوەندی بەوەی کە شوێنێکی گرنگی وەبەرهێنانی نەوتە وەبەرهێنانی دەستکەوتی داراییە لەلایەن وڵاتانی زلهێز هۆکانیە بۆ ئەوەی ئێمە کەمتر پشتگیری کراوین زادە پێشەم شتێک بزانین کەس بەقەدەر خۆمان خەمخۆری خۆمان نییە ئێماگە بە خۆمان خاوەنی قەزەکەین بە خۆمان خەمخۆری قەزەکەی خۆمان نەبی نابی گلەیری بکەین داخوا فلان وڵاتە و فلان وڵاتە فلانتە بە کەلکمان هاتوونیان خەممان لێ دەخۆن یان خەممان لێ ناخۆن ئەو وڵاتانە سیاسەت دەکەن لە ئەساسی بەرژەوەندی و بەرژەوەندیەکەش دوورە لە ئەخلاق وەڵاستیدا بەهایەکان و مرۆڤایەتیوانان بەو لاداندرێت
بەرژەوەندی بە پێش دەکەویتن بۆیە من گلەی ناکەم لە وڵاتان ڕاست ئەو وڵاتە زرهێزان لە کاتی خۆی لە کاتی ئەنجامدانی ئەم تاوانە گەورانە بێدەنجیان هەڵبژارد ڕاستە ئێمە وەسایلی تەکنۆلۆژیا پێشکەوتو نەبوو بەڵام ئەو دەوڵەتانە بای ئەوەندە ئاگادار بوون لە ڕێی سەفیرەکانیان لە ڕێی نێردەکانیان کە چ دەگوزارێ لە عێراق و لەسەر خاچەرەی کوردستان بەڵام لەبەر بەرژەوەندیەکانیان کە لەگەر ڕژێم داوە و کات بێدەنجیان هەڵبژارد و ڕۆڵێکی ئەوتوان نەبینی لە ڕێگریکردن لەم قەتڵ و عامە و دوایەوەی کە ڕوشیدا بە هەمان شێوە ڕۆڵەکەیان هێشتا لە ئاستی پێویست نییە بۆ ئیدانەکردن و بە جینۆساید ناساندن و هاندانی حکوومەتی عراقی بۆ قەرەبووکردنەوەی ماوەستە دووبارە بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال بۆ نمونە لە ڕێی دادگای فێدرالی کە دادگای فێدرالی ئێستا لە عێراق ڕۆڵێکی کاریگەری هەیە لە یەکلایکردنەوەی بابەت و دۆسیەکان دەتوانرێت لە ڕۆی یاساییەوە چی دیکە بکرێ بۆی مەلەفەکە دووبارە نوێ بکرێتەوە بۆ پشتگیریکردنی کەسوکاری ئەنفال دادگای اتحادی ڕۆڵینە لەم بابەتێ سوکە کێشەیەکی دەستوری لە ئارادانی ئەمە بینە پێشی ئێستا ئەمە دوو یاسامان هەیە لە عێراق بەرکارە دەبێت هەرێمی کوردستان هەوڵ بداتن ئەو لیژنە فەرعیانە دروستکە لە هەموو پارێزگاکان و حملەیەکی ئیعلامی گەورەی بۆ بکە و هاوڵاتیان هام بدا بچن سکاڵەکانی خۆیان تۆمارکەن و بەڵگەنامەکانی خۆیان پێشکەشکەن بۆی سوودمەند بن لەم دوو یاسایە ئەمە یەک سێمیش یاساکان پێویستی بە هەموار هەیە بۆی دەقێشی ڕووی تێدابی دەربارەی ئەنفال دەربارەی ئەنفال یان تا کەلیمەی ئەنفال لە یاساکان نهاتووە قوربانیانی ئەنفال پێویستی بە هەموارێکی ڕوون هەیە بۆی بزان ئەم یاسایە ئەنفالیش دەگرێتەوە و قوربانیان چیمە بارانش دەگرێتەوە ئەم دقە دەبێت بە ڕوونی دیار بێ لە یاساکان و چەند مادەیەکی تایبەتیشی بۆ تەرخان بکرێ ئەگەر نەتوانرێ یاسایەکی تایبەتیشی بۆ دانرێت چونکە یاسا ئەم بە خۆم یاسا ناسم یاسا قاعیدەیەکی عامە بە گشتی دادرێت لە هەموو عێراق دادەنرێت لە بەسینێکی بچووک بە تەنێدا نادرێتن هەر بۆیە دەکرێت ئەم یاسانە هەموار بکرێن چۆن ناوی هەندێک شت هاتووە ناوی ئەنفالیش بێت چۆن دەرێت قوربانیانی ئیرهاب و عملیاتی عسکەری ئەتوان برێ و عملیاتی ئەنفال و کیمیابارانیش ئەو دوو کەلیمەش بخاتە ناوی ئەو هەموارەی کە لە پەرلەمانی عێراق بۆ من باس کرد بەڵام ئەوەی وەک باس کرد کە ئەیمە ئەگەر خەمخۆری خۆمان نەبین کەس ئەوەندە خەمت بۆ ناخوا لە پەرلەمانی کوردستان لە خولی نوێ دەتوانرێت چۆن ئەو یاسایانە هەموار بکرێ کە قەرەبووی زیان لێکەوتوانی ئەنفال بکرێتەوە زیانێک بەدەستی دەوڵەتی عێراقی بە ئێمە کەوتووە بۆ ئێمە دەبێت قەرەبۆکەی بکەینەوە باشترین شت ئەوەیە کە پەرلەمانی کوردستان کار بکات بۆ هەڵوەشانەوەی وەزارەتی ئەنفال و شەهیدەکان و بگفتوگویەکی زدی لەگەڵ دەوڵەتی عێراقی دەست پێ بکات ئێمە سەر بە عێراقین تا ئێستا کۆمەڵێک مؤسساتی اتحادی لە هەرێم هەیە ئەوە جەوازاتە ئەوە جنسیە ئەوە اتحادیە ئەوە نازانسیە با دائیرەیەکی مؤسسەی شوهەداش لە پارێزگاکانی هەرێم هەبێتن ئەو کاروبارانە بڕێ باتن باشترین خزمەت بە شەهیدان و کەسوکاریان فالان ئەوەیە کە ئێمە قورسایی قەرەبووکردنەوە ئەو قورسایەدارەیە لەسەر بودجێ هەرێم لادەین بیخەینە سەر بودجێ عێراق دوا پرسیارم ومێد هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی داهات و لە یادی ئەنفال لە بەیاننامە دەرچێ بچێتە بابەتی کردداری و خزمەتکردن من هەست ناکەم هیچ هەنگاوێکی جدی هەست پێ ناکەم ئەو ئومێدە بدەمە هاوڵاتیان بەڵام من هانی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەم کە لەسەر ئەم نەهەزە ئیش بکەن مەسئلەی قەرەبووکردنەوەی شەهیدانی دەستی ڕژێم واجبی ئێمە نییە خۆ هەرێمی کوردستان ئەوانەی نەکوشتون تا ئێمە قەرەبوو بکەینەوە چێ کوشتونی چێ زیان لێداون دەوڵەتی عێراقی ئێمە بۆ قەرەبووکان لەوان وەرنەگرین بۆ دەبێ ئێمە بە خۆمان قەرەبیان بکەینەوە پارێزەر زانە ڕۆستایی ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس دەکەم کە میوانی من بووی لە پایتەختەوە سپاس بێوەش سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەی یەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ